پێشتر دوکانی خواردنەوە گازیەکانی هەبووە، بەڵام ئێستا لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزان و گۆڕانی خواستی هاوڵاتیان کارەکەیان بۆ فرۆشتنی شیرینی گۆڕیوە بۆ ئەوەی خواستی ڕۆژوانە لەو مانگەدا کە زیاتر لەسەر شیرینیەکانە پڕ بکەنەوە. جۆرەکانی شەربەت و دوای ئەوە کە شەربەتەکەمان لا بردووە ئەیکین بە شیرینی، دوای ڕەمەزانیش ئەیکەینەوە بە شەربەتەکە، وەکو ئیتر لوقم و بامیە و زلوبیایە و زنودە و هەنجیریە و ئیتر ئەوەی بابەتی تەڕەبێت. ئێمە زیاتر ئیشی جوملەمانەیە، بەڵێ ئیشی جوملەمانەیە، هەتا سەعات 12 جوملەمانەیە، لە شەوە تا 12 لە دوای 12 جوملەمان نییە. بازاڕی شارە حەیاتەکەیە، گەڕانەوەی مانگی پیرۆز بە ڕوونی بە سیمایەوە دیارە. هاوڵاتیان دەڵێن هیچ قەیران و گرفتێک لە گەرم و گوڕیان بۆ پێشوازی لە مانگەکە ساردیان ناکاتەوە، چونکە ڕەمەزان واتای کۆکردنەوەی خێزانەکان لە دەوری خوانێک و ئارامبوونەوەی ڕۆحەکانە. ڕەمەزان وەکو مانگ شاگەشکەمەکە، هیچ ئەتوانم بەڕەهایی بۆت بڵێم کە هیچ خۆشیەکی تر لە ژیانمان نییە چێژی ڕەمەزانم باتێ. ڕەمەزان هەموو شتێکی شیرینە، هەموو شتێکی بەرەکەتە، هەموو شتێکی چێژبەخشە. ڕەمەزان بازاڕی جوانترە لە مانگەکانی تر، شەوانی جوانترە لە شەوانی تر، ڕۆژانی شیرینتر و بە چێشترە لە ڕۆژانی تر. هیچ لەحزەیەکی وەکو یەک نی. ئینسانەکان لە ڕەمەزان ئەوەی ئەمڕۆ من جەناب دەبینم بەیانی ئەدبینمەوە میهرەبانتری، نەرمتری، جوانتری، لە خوا نزیکتری، بەخشندەتری. بۆیە ئەو بەرەکەتەی کە ڕەمەزانینە، من پێم وایە ڕەمەزان مەنزومەی کەونیە گۆڕێک، گۆڕانکاری گەورە بەسەر گەردوو ناهێنێ. ئەسڵەن ڕەمەزان مانگی گۆڕانکاری و تەحولی گەورەیە لە مەساری تاریخە. ڕەمەزان ئەو ئیسلامەی هێناوە کە ئێمە باتە بەهەشت، کە چارە نووسمانی پێوە بەسراوە. ئەبینی گەرم و گوڕیەکی زۆرە بینی ئێستا کە خەڵکی ئەزانن کەوا یەک دوو ڕۆژی ماوە، چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ ئەم مانگە پیرۆزە، بۆیە خۆیان ئامادە ئەکەن بۆ ئەوەی پێشوازی لەم مانگە پڕخێر و بەرەکەتە بکەن، چونکە دایمەن سفرەی ڕەمەزان سفرەی ڕازاوەیە، سفرەی بەرەکەتە، سفرەی خێرە. چاوەڕوان دەکرێت تا کۆتایی هاتنی مانگی پیرۆز جم و جوڵی بازاڕ بەم شێوەیە بەردەوامی هەبێت. ئەم بەردەوامیەش هێندەی دیکە هیوا بۆ کۆمەڵگە دەگەڕێنێتەوە. هاوڵاتیانش ئەمی هیوایە بە یەکێک لە بەرەکەتەکانی مانگی ڕەمەزان دەزانن. وەڵا لەخوا بەزای بێ پێمان خۆشە، مانگێکی پیرۆز و مبارەکە، زۆر زۆرمان پێ خۆشە. وەڵی خەڵک ئەڵێ هەنێکی ئەڵێ وەڵی پاری پێنی یاشتە لەم، وەڵی خۆی هاتنی ڕەمەزان خۆی بۆ خۆی خێر و بەرەکەتە بۆ سەر سفرەی ماڵەکان. ئەجا هەروەها بێتەوە زۆر دڵخۆشم بە هاتنی ڕەمەزان. ئەجا هەروەها بێتەوە ئەوەش دەڵێم ئینشەڵا سفرەی هەموو ماڵێ پڕە بێت بە خواردنە خۆشەکانیان. بەپی لێکدانەوەکانی ناوەندی گەردووناسی نێودەوڵەتی ڕۆژی دووشەممە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. بۆ ئەو مەبەستەش سڕڕای قەیران و ئازارەکانی جیهانی ئیسلامی بە گەرم و گوڕیەوە پێشوازی و بە خێرهێنان لەو مانگە پیرۆزە دەکەن. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.